سڵاتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە وزە و لە جوانی و لە شادی هەم بۆ ئێوەی بینەر هەم بۆ هاژەی هاوکارم. سڵاو لە بەهەزە. سپاس بۆ تۆش سۆڤان، سڵاو لە تۆش. سڵاو لەکەی چاوکەواتە بە پێکەنین دەست پێەکەین. من چاوەڕێی تۆم کرد کە سڵاوەکانی گەرم و گوڕ بوو، دیارە هێشتا وزەی زیاترە بە بینەرەکان. زوو ڕووبکەمە تۆ و ڕووبکەمە بینەران ئەو سڵاو گەرمیان لێ بکەم و بۆ تۆی بەجێ دەستە خۆش بێت. بینەران و بیسەرانی کوردستان 24 هەردووکمان خۆشحاڵین کە ئەم بەیانیەش میوانی ئێوەین. بۆ ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە تا بینەری ئەو بڕگە و بابەتانە بن کە لەگەڵ هاوکارانم ئامادەمان کردووە و ئەو تەوەرە سەرەکی کە قسەی لەسەرەکەین هەڵبەت هەر جارەی لەسەر بابەتێک کە گرنگە و پەیوەستە بە ژیانی کۆمەڵایەتی و ئابووری و یاخود هەر لایەنێکی دیکە کە گرنگ بێ بۆ ژیانمان و لەگەڵیشیدا ئەرێنی بێت تا بتوانین وزەیەکی باش بەیانیان بۆ خۆمان بۆ بکەینەوە. کەواتە ئەمڕۆ بابەتەکانمان بە جۆرێکە کە ئەتوانین بڵێن زیاتر جەختەکەینەوە سەر کۆمەلگا لە ڕووی کۆمەڵناسیەوە، بابزانین کۆمەلگای کوردی چ کۆمەلگایەکە، کێشە و گرفتەکانمان چییە، چۆن چارەسەرەکێ، ئەمە تەوەری سەرەکیە. بەڵام جگەلەوە پرۆگرام هەمیشە کۆمەڵە بابەتی دیکەش لەخۆ ئەگرێ. جابە هەنێکیانیان پێ ئاشنا بە. کۆنترین درەختەکانی زەیتون لە مێردینی باکووری کوردستانن. هەڵمەتێکی نەمام چاندن لە چیاکانی بانە پەڕێت. لە مەکسیک تووشبوانی شێرپەنجە گروپێکی شاخڕەوی دادەمەزرێنن. بابادەبوونی ژمارێک لە پزیشکانی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوە دڵ تۆری زانستی PCR بەریتانی سێم کۆنفرانسی ساڵانەی لە بەغدا ئەنجامداوە. ئەم جۆرە کۆنفرانسانە زۆر گرنگە کە ساڵانە کۆنفرانسە زانستی و پزیشکیەکان ئەنجام بدرێت، هەندێک جار لە پایتەختی هەرێمی کوردستان و هەندێک جاریش لە پایتەختی عێراق. لە کۆنفرانسەکەدا دەیان توێژینەوەی نوێی زانستی تایبەت بە چارەسەری نەخۆشیەکانی هەناو و چەندین دەرمانی نوێ خرانە ڕوو لە کاتێکا کە ژمارێکی زۆر لە پزیشکانی پسپۆری کوردستان لە کۆنفرانسەکە بەشدار بوون. ڕاستە لەوە بەڕێوەچوو، بەڵام پزیشکانی کوردستان لەوێ هەبوون و توێژینەوەشیان خستە ڕوو لەگەڵەوەی کە ئامادە بوون و بەشدار بوون. توێژینەوەکانیشیان لەناو کۆنفرانسەکەدا ڕۆڵ و کاریگەری خۆی هەبوو. That we will have another debate. And society, Ustad Yasin Ahmed Abbas, that you the non-Iraqi medical educator. ئەمڕۆ سێمین دامبیادی دامەزراندین تۆڕی زانستی کۆلژی شانەی بریتانیا لە عێراق. ئەو تۆڕەیەکە تۆڕێکی زانستیە کە چەندەها دکتۆری پسپۆر لەگەڵ چەندەها دکتۆری تازە لەگەڵ چەند فێرخوازی کۆلژەکانی پزیشکیتە لە سەرانسەری عێراقا هەر لە کوردستانەوە تا باشووری عێراق. کۆلژی زانانەی بریتانی لە لەندەن بە پەیوەندی هەیە بە نەخۆشیەکانی هەناویەکان و نەخۆشی هەناوی، ینی بەشی نەشتەرگەری تیانە تا ئێستا. بێگومان ئەو پەیوەندیە گرنگە لە شێوەی یعنی ناردنی قوتابیانی کۆلێژی پزیشکی یان ناردنی ئەو قوتابیانەیە کە لە خوێندنی پسپۆری پزیشکی یان ناردنی پسپۆرەکان و مامۆستاکانی کۆلێژ بۆ لەگە بریتانیا و هاتنی مامۆستاکانی وان و بەشداریکردنیان لە خوڵی وانەوتنەوە و کۆنفرانس و چاڵاکیە زانستیەکان خزمەتی یعنی زانستی پزیشکی و چاکردنەوە و پێشکەوتنی زانستی پزیشکی لە عێراق و لە کوردستان بە تایبەتی دەکات بێگومان. There's a difference engaging in those types of activities. Now, there are elements in how they develop teams that build on professional links, and that's my talk. Thank you very much. Present that the health is the core of our programs, including mental health. نەخۆشیە دلی بشێوەیەکی گشتی یەتنا فڵاتێ مەدا زێدەت بن کوردستانیژی هەرۆ ساڵ جهد دیژێت عێراقێ و یە بەرەف زێدەبوونێ چن و بتایبەتی العمر و تەمەنت گەنج شێت بیتن
افتشتاجي محتاجي هندية ام لي زفرينك بكين هر وكو خو باراستن جوائشة و هر وكو صح كيني هندك چارة سريجي بيتكرن بوائشة. So an increased number of followers and members of the grade among all countries related. I'm sure many of you know I'm the current RCP Vice President for Education and Training. کۆنترین داری زەیتون لە دێرکی چیای مازیە لە مێردینی باکووری کوردستان. ئێستا ئەم دارزەیتونە بە کۆنترین دارزەیتون تۆمارکراوە. ئەم دارزەیتونە لەلایەن مرۆڤەوە وەک سەرچاوەکی گرنگی خۆراک بەکارهێنراوە و ئەم دارزەیتونانە پارێزگاریشیان لێکراوە بووە تا ئێستا ماونەتەوە. جا تاوەکو ئێستا دە جۆر زەیتونی لێ بەرهەمەهێنرێت هەرو داری زەیتونانە لە دێرک نزیکەی 500,000 داری زەیتون هەیە کە زەیت لەو زەیتونانە بەرهەمەهێنرێت و بە شێوەی تایبەت بۆ ژاپۆن و بریتانیا و سوید دەنێردرێنە دەرەوە و ئێستاش وەرزی لێکردنەوەی زەیتونە با پێکەوە بچین و ئەو داری زەیتونانە ببینین پێکەوە. دێرکا چیایە مازی یا مێردینێ وارێکەڤنترین داری زەیتونان تێ قبولکردن. و زەیتونên dehan hezar sal berê bê goguhertin duwan de werekirin hatine parastin. Niha li dêrikê li ser 15,000 dekar nêzîkî 500,000 darên zeytûnan hene û ji wan zeytûn têne behrehevkirin û zeyt tê çêkirin. Cotiyar û baxçewan darên zeytûnan sedan salan wek milkê bavûkalan dibînin û xwedî lê derdikevin. Zeytûnên hatine berhevkirin beşek ji wan bo sufreyê, beşê zêdetir li kargehan bo çêkirina zeytê tên parvekirin. Onun üzerinde zeytin çeşidimiz var. Bu zeytin çeşitlerimiz... Li Dêrikê dehê zêdetir cureyên zeytûnê hene û herî zêde xalxalî baş tê dîtin. Her wiha zeytê ku ji zeytûna xalxalî tê çêkirin bûye marke û li navçeyê rojane 20,000 ton zeytûn dikin zeyt. Ev der wek jê derê zeytûnê tê qabûlkirin ji ber vê li gelek deveran tê daxwazkirin. Üreticilerimiz Kasım'ın 15'inde Şêwazê berhevkirina zeytûnan û çêkirina zeytê wek waneyan bi xwendekarên Zankoya Artokloyê tê dayîn. Zeytûnên dêrikê süruştî û organîk tên berhemanîn û bi heman şêwazê dikin zeyt û tiştek li ser wan nayên zêdekirin. Ji her 3-4 kîlo zeytûn 1 kîlo zeyt derdikeve. Halhalı zeytin yağ oranı asit oranı çok düşük. Di zeytûnên xalxalî de rêjeya asîdê an ku tirşiyê kêm e. Ji ber vê di asla cîhanê de yekem hatiye hilbijartin. Ji vê cûreyê zeyteke navdar tê çêkirin. Li derve û hundir daxwazeke zêde ji bo vê zeytê heye. Em heta Britanya, Swîd û Holandayê biriya xizmên xwe dişînin. Talebi bayağı yoğun bir şekilde var. Zeytê dêrika çiyayê mazî li Brîtanya di pêşbirgeke navdewletî de mîdaliya zêrîn, di pêşbirgeke Copanê de jî mîdaliya zîv bi dest xistiye. هەژە ئەوەی کە تەواوی مرۆڤەتی لێ ئاگادارە باوەڕ ناکەم هیچ کەسێ هەبێ بێخەبەر بێت و بێ هەواڵ بێت لەبارەی ئەم بابەتی کە باسی لێوە ئەکەین بەڵام من پێشەکیەکی پێش ئەوە ئەڵێم ئەویش ئەوەیە کە سیەکانی گۆی زەوی لە مەترسیایە گۆی زەوی بەگشتی لە مەترسیایە ئەوش کە تازەترین ڕووداوی جیهانی کە ڕوودا و هەبووە لەبارەی ئەوەوە سازدانی لووتکەی گۆڕانکاریە نەرێنەکانی کەش و هەوا بوو کۆپ 28 کە تەواوی وڵاتانی جیهان کۆبوونەتەوە بۆی بزانن ئەم گۆی زەویە کە خەریکە دووە هەناسەکانی ئەیات چی بکەن چارەسەر بکەن بۆی کە بیوەستن ئەو کێشە و گرفتە جا کورد و کوردستانیان هەمیشە کەسانێ بوونە کە ژینگیان پاراستووە گرنگیان بە ژینگەی کوردستان داوە ئێمە چیاکان پشتمان بوونە دارستانەکان پاڵپشتیان کردوین دۆستی هەمیشەی ئێمە بوونە ئێمە قەدەومان لەبیر ناچێت و سفەتی ئەوشمان لەبەر چاوە و ئێستا باسی بابەتێکەکەین باسی چاندنی نەمامەکەین ئەم پرۆسەیە ساڵانە زۆر جار دووبارە بێتەوە لە کوردستانی گەورە لە هەر لایەکی ڕاستە سۆفان زۆر جار یاخود ئەم هەڵمەتانەی کە ئەنجامەدرێ بۆ چاندنی نەمام سەوزکردنی چیاکان و ئەو شوێنانەی کە یاخود وەکو قەرەبوویەک بیڕێنەوە ڕاستە گرنگە و زۆر باشە بەڵام
بەداخەوە سەدان چاندنی نەمام بە بڕینەوەی دارێکی بەتەمەن نابێت چونکە پێی ئەچێت تا ئەوە گەورابێتەوە هەڵبەت پیسبوونەکانی ژینگەش لەگەڵیدا زیاتر و خێراترە بۆیە بە بەشداری زیاتر لە 270 چالاکوانی مەدەنی ژینگە پارێز هەموو ئەمانە شاخەوانان لە بانە هاتوون کۆبوونەتەوە و هەڵمەتێکی نەمام چاندنیان لە چیاکانی ئەم شارە بەڕێوە برد و نەمامیان چاندووە و لەم چالاکێشدا کە لەسەر بانگەوازی ئەنجومەنی ژینگە پارێزی بانە ئەنجام درراوە 500 نەمامی دارەبەن و دارقەزوان و ژمارەیەکی زۆر لە بەڕوو داچێنراوە لەبەر ئەم دارانە بۆ خۆیان دارێکی بەهێز و خاکپارێز و ژینگە پارێزیشان جا بەڕێوبەرانی هەڵمەتەکە دەڵێن کە ئامانجیان قەرەبووکردنەوەی ئەو زیانانەی کە بەهۆی ئاگرکەوتنەوە بەردانستانەکان گەیشتووە چکە ماوەی لەمەوبەر بوو دارستانەکانی ئەو ناوچەیە ئاگریان گرت و زیانێکی زۆری پێگەیان ئاگرەکە لە ماوەی چەند کاتژمێرێک کۆڵێداری سووتان بەڵام ئەبیان ئەبێت چاوەڕێ بن بە چەندەها ساڵ جێگەی ئەوە بگرێت ڕاستە بابی نەربی بەدەست پێشخەری ئەنجومەنی ژینگە پارێزی پاژینی بانە هەڵمەتێکی نەمام چاندن لە چیاکانی ئەم شارە بەڕێوە چوو. ئەنجومەنی پاژین هەفتەی ڕابردوو لە بانگەوازێکدا بۆ ژینگە پارێزان و شاخەوانان داوای کردبوو لەم هەڵمەتەدا بەشدار بن. بانگەوازەکە لەلایەن زیاتر لە 270 چالاکی مەدەنی و ژینگە پارێز و شاخەوانی بانەوە پێشوازی لێکرا و لەو هەڵمەتەدا 500 نەمامی دارەبەن و دارقەزوان نێژران. ماوەی چەند ڕۆژێک بوو بانگەوازمان کردبوو لە ژینگە دۆستان و شاخەوانانی بەڕێز بۆ ئەوەی کە هەروەکەی بینن هاوینی ئەمساڵ ئەمە زیاتر لە 225 ئاگرمان بووە و بەشێکی زۆری نە لە دارستان و لە وەرگاکانی ئەمە تیاچووە هەر بۆیە داوامان کرد لە ژینگە دۆستان و شاخەوانان بێن لە هەڵمەتی زاکۆڕسانەیە بەشدار بوون و بەپتر لە 500 نەمامی داربەن و دارقەزوانمان هێناوە لێرەیە ناشتومانە. لە ساڵانی ڕابردوودا بەشێکی زۆر لە دارستانەکانی زاگرۆس بەهۆی ئاگرکەوتنەوە و چەندین هۆکاری دیکەوە لە ناوچوون. زۆربەی ئەم ئاگرانەش هەر بە هەوڵ و هیمەتی ژینگە پارێزانی خۆبەخشی کوردستان کوژاونەتەوە. شارەزایانی ئەم بوارە دەڵێن ژینگەی زاگرۆس بەگشتی مەترسی زۆر جدی لەسەرە و بۆ ڕەوانەوەی ئەم مەترسیانە پێویستە کۆمەلگای کوردستان هۆشیار بکرێتەوە بۆ ئەوەی هەموو تاکێک ببێتە پاریزەری ژینگە. زاگرۆس بەگشتی لە مەترسی فەوتاندایە دیارەگەل لە ڕووی خەسارناسی چاوی لێ بکەین بەشێکی زۆری لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا فەوتاوە تەنانەت نیوا و نیوی فەوتاوە مەترسی زۆرە مەترسی نەخۆشیەکان ئافەت و مێمەڵەکان نەخۆشی ئاژەڵداری نەریتی نەخۆشی ئەو نەریتە پەیوەندیدارانەی خەڵکی زاگرۆس نشین کە بەڕاستی بە ڕۆژ نەکراونەوە ئەجا مەترسی کەش و هەوایی مەترسی لە ڕووی خەسارناسیەکە چاو لێکەین دوو جۆر خەساری هەیە خەسارێک کە بەدەستی مرۆڤە خەسارێک کە سروشتیە بەڵام ئەوەی کە سروشتیشە هەر مرۆڤ هۆکارە. ڕووبەری سنووری شاری بانە 132,000 هێکتارە کە لە 178 ئەم ڕووبەرە واتە نزیک 103,000 هێکتاری لە دارستان و لێرەوار پێکهاتووە. لەم ڕووبەرەش 87,400 هێکتار کە زیاتر لە 166 ڕووبەری سنووری شارەکە پێکدێنێت دارستانە. لە ساڵانی ڕابردوودا لە 113 ئەم دارستانانە لە ناوچوون و ژینگە پارێزان لە هەوڵدان هەم ڕێگا لە ناوچوونی پاژماوەی دارستانەکان بگرن و هەم بە نەمامچاندن دارستانە لە ناوچووەکان زیندوو بکەنەوە. کامیل بۆکانی کوردستان 24. ئێستاش بڕگەی لەگەڵ ئەحمەدی خانی لەلایەن جاندۆست نووسەر و لێکۆڵەری ئەدەبی پێشکەش دەکرێت. دەم باش گەلی گوهدار و تەماشەوانên ئەکرانên کوردستان 24 hûn bi xêr hatin xelekeke nû ji bernameya me ya ku ev demeke em li gel we ne bernameya li gel xanî em hîn li gel xanî ne em li gel fikr û hizrê wî ne û ez bihêvî me ku rastî ji bo we sûdek hebe ji van memûzîn wek me got tekstek girtiye zehmet e gotinên tê de gotinên zehmetin heta peyvên erebî ê gelek bes di ferhengan de hene Ehmedê Xanî bi kar aniye
ji bo wê jî hêvî dikim yani hinekî hêsantir bû be memûzîn bi taybetî pêşgotina wê pêşgotina memûzînê pêşgotineke felsefiye dîniye qewmiye netewiye علاقه بتصوفê heye loma jî giran e şirove jê re divê û ev bernamecî xwe ji bo wê çêbû yani ji bo ku memûzîn hêsan bibe bi temaşevanan bi xwendevanan tê bîrawa di xeleka borî de me behsa Seydayê Xanî kir me got mutasawwifekî bi cesaret e cegermend e tiştekî nû di vir de aniye ku kesî wek wî negotiye behsa mesela Mi'racê dibe nabêje Mi'rac çêbûye û pêxember ew tişt dîtine û ew tişt çêbûye ne wekû bûyerek wekû rûdaweke kevin nêzîk dibe lê weke rûdawek guhîn çê nebûye Ehmedê Xanî li gel yani xîtabî pêxember Muhammed dike jê re dibêje rabe here Mi'racê vê bibêje û vê bibêje û vê bibêje ji Xwedê re tiştekî bi rastî xerîb e fikrek nû ye û min li tu deverên din min bi xwe nediye eger temaşevanan kesekî tiştekî nêzîkî vê meselê dîtibe ji kerema xwe hûn dikarin binivîsin ji bernameyê re yan ji min re ger imkan hebe Xanî berdewam dike dibêje yekrûne li nig te xuld û nîran يكرون لنجت كفر إيمان يكسون لنجت خلد نيران قحرا خبكي أجر تظاهر جنة لما دي ببي تآجر ورفيز بكت سحاب رحمات دوزخ لما دي ببي تجنات جر كافر وجر جناه كارين بالجملة جتاء أميد وارين كسنين جكافروا عصاتا مظهر نبت جبو صفاتا يعني وصجتي خوندن كسنين جكافروا عصاتا مظهر نبت جبو صفاتا كافر بوين أم باسم قهار غفارك أم كرين جنهكار كفريت مجر نشي ببخشي گردê gunehan li me nebexşî dê şadî bibin li me şeyatîn dê şadî bibin li me şeyatîn mesrûrî bibin gelek mela'în qet gîrete ev qet gîrete ey penahê alem qet layiqe ey şebanê adem ev gurgê le'înê bed serencam jê ra bikitin me şubhê egnam القصة بكي كدي وسركاش تنها وتني بكي تآتاش في الجملة ما جملة خاص عاما عاصي شقي نا تماما تكرى بشفاعة خوا خاصك ذكرى مجآجري خلاصك أب مالك أب تشتن عجيب تدهنا فكرەیەکە غەریب تێدا هەیە دلۆڤانیا ئەحمەدی خانی مرۆڤ پەروەریاوی مەزنبووناوی ددە خویاکردن چاوە بچ ئاوایی ئەمێن ها بەیان بکەن مالک بە مالک ئەمێ بمەشن و بنێرن کە ئەحمەدی خانی حتا کیژان دەرەجێ حتا کیژان ئاستەکە بلند مرۆڤ پەروەر بوو مرۆڤ حەز بوو فرق ندخست نافبرا مروفان نافبرا نتويان نافبرا حتى باورمند و نباورمندان بوی چاوی لمروفایتی دنیری مروفایتی وک یک پارچه دیدید و خطابی خواده کریه بریا پیغمبر خطابی خواده کریه که اف مروفایتی همو دوی ورا پاراستن بنیرن امی وک ما گوت یک بیک بمشت يكرون لنكت كفر إيمان أي خدا بباوربون وباوربون باوري وبباوري كافري وإيمان كفر وإيمان لباتا وكهفن فرقا وان شيء التأثير لتناكن جبرقو أوقاس أمازيني يكسون لنكت خلد نيران لباتا دوجه شيء بهشت شيء
خلد بهشتا هر هبوني هر هي مخلد خالدون فيها دبيجن جنة الخلد أو جنة حتى يدمينا الناقدة يكسون لنكتا خلد نيران آقرة جهنم يعني أول باتا با هفن وك هفن فرقوان تنا آقر شيكي جهنمان وشواتي ويان بهشتي وكيف ولذتي هردو باتا فرق تنا قهر أخوا بكي أجر تظاهر أي خدي أجر تو قهر أخوا لما كين أخوا غضب أخوا خشم أخوا لما ديار بكي جنة لما دي ببيتا آجر أري جنة ما جنة شيء تشي كريه ليه تبقى قهر أخوا تكاري وي جنة لما بكي دوجه قهر أخوا بكي أجر تظاهر تو ديار بكي قهر أخوا جنة لما دي ببيتا آجر ورفيزي بكت سحاب رحمة سحاب عورة رحمة جد لوفانيا خودية فيز بك يعني فرا ببا وبلا ولا ببا تسرى برجي اگر عورن رحمتها تا ببارن اگر رحمتها تا ببا عورك وبسرمدة ببارة اگر فيزي بكت سحاب رحمة دوزخ لما دي ببي تجنت دوزخ جهنمية اگر تو برحمة أخوة تو دكاري جهنمي لما بكي بهشت بر حتى اللباتة تو خدايكي مزني اگر تو رحمة بكي او دوجها قلت ما بخي يكسر دبا بهشت داوي ما بكو أحمد خاني كس نينج كافر وعصاتا مظهر نبت جبو صفاتا الفرجي فلسفه كور هيا كافر وعصات شنا كافر او باوريه بخدي ناين دبي خدي نينا ملحد عصات او عاصي او ام بيجن طاعتا وي كيما باوريه وي هيا للروجي ناغرا ودخا ميه ودخا نظام بهر اوي لغور شريعه عاصي او كسنين جوان او همو كافر وعاصي ندريده صفات تا اظهار دكن اي خدا مثلا او تشاو وصاد بيجه وينها شرح جيبك احمد خاني اب دفرده كوره تخازون بالا خو بديني فلسفاوي نهندك يعني كسنين كافر عصاتا مظهر نبت جبو صفاتا دبيجه دما ما هندك جيلي امي فكره داويه كرت ببيجن كافر بوين ام باسم قهار غفارك وام كرين جناهكار يعني جبركو نافيتا قهارة قهار جي صفتي تا نافيتا قهارة هشتيا ام كافر بن في نافي هشتيا ام كافر بن جبركو فكرة راستي مازنا ازي بهلم بس بيلم خلقا سبع يان ام بين حفظيادن ام د نيف دقيقة نكارن شروع بكن بمين خير وخشية دا حتى خلقا كدن هون هرهبن جەنگ و وێرانکاری یاخود بڵین ئالۆزی شارەکان هەموو وڵاتەکان کە ئێستا بەداخەوە لە قەیرانی گەورەی داراییان هەموو ئەمانە کاردانەوەکانی بەدەیان ساڵ بەردەوامە بێت دیاریە بێت لەسەر چینی منداڵان کرێکاران هەژاران ئەوە بە دەرەجەی یەک و دواتریش لەسەر بوارەکانی تری هەتا ئەگاتە ژینگەی و چەندین بواری دیکە جا لە هەر هەمووی ئەتوانین بڵین خراپتر و ماڵوێرانترکردن ئەوەیە کە سێکتەری پەروەردە کەرتی پەروەردە ئەو قەیرانە نەتیایە ڕنگ بداتەوە لەبەرەوەی کە دوجار ئەوە بنەمای دەستپێکردنی هەموو پێشکەوتنەکانە واتە قۆناغەکانی خوێندن سێکتەری پەروەردە لەوێەوە تەنانەت کۆمەڵناسانیشەوە دەزانن کە هەر کۆمەڵێک یاخود هەر کۆمەڵگەیەک ئەگەر هاتوو لە سێکتەری پەروەردە و سیستەمی پەروەردە کێشە و گرفت هەبوو خوێندن نەبوو قوتابیان نەیانتوانی بچنە خوێندتر بە هەر هۆکارە بێت جەنگە قەیرانە هەرچیەکە ئەو کۆمەڵگەیە دواتر لە کاتی گەورەبوونی ئەو جیلەیە باجەکەی ئەدات جا خراپترینەکەی ئەوەیە کە باسمان کرد جا بە گوێرەی ئامارەکان ژمارەی ئەو منداڵانی لە سەرانسەری ئێران
دەرفەتی خوێندنیان لە دەست دەدەن ئەم ژمارەیە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاد بوونە. نوێنەرێکی پەرلەمانی ئێران ئەڵێت کە لە هەر 100 قوتابیەک 40 کەسیان ناتوانن بڕوانامەی کۆتایی ئامادەی بەدەست بێنن و نزیکی سەدادەی ئەو منداڵانەی لە سەرانسەری ئێرانان کە ئەخوێنن دەرفەتی یاخود بڵین کە هەن دەرفەتی خوێندن لە دەستەدەن و خەڵکی پارێزگای سیستان و بەلوچستانن واتە تەنانەت لە سەدادەی هەر دەرفەتی خوێندنیشیان نیە. بەڵێ جا هەژە ناوچەی سیستان و بەلوچستان لە ئێران ناوچەیەکی سونە نشینە خەڵکەکەی سونن لە زۆر ڕۆوە پەراوێز خراون تەنانەت بەشێکیان هەیە هەر ناسنامەی باری شارستانێتیان نییە ینی ئەو منداڵانە لە دایکە بن ناسنامەی باری شارستانێتیان نییە هەتا گەورە بن خێزان پێکەهێنن مناڵەکانیشیان ناسنامەی باری شارستانیان نییە تەنانەت لە ڕووی بوارە تەندروستیەکانیشەوە ئەوەی کە پێویستە بۆ هەر منداڵێک ئەوە ئەبینی لە تەمەنی 2 هەفتەیە و کوتانێکی هەیە هەتا تەمەنەکان تێپەڕێنێت ئەمان تەنانەت ئەو کوتانە تەندروستیانەشان نیوەتە لە هەموو سێکتەرێک لە سێکتەری پەروەردە لە سێکتەری تەندروستی لە هەموو سێکتەرێک خەڵکی سیستان و بەلوچستان دروستە لە ئێران ئەو ناوچەگەراییە هەیە یاخود نەتەوەکان بە جیاواز سەیرەکرد بەڵام ناوچە کوردستانیەکان هەمان گیر و گرفتیان هەیە بەڵام بە ڕێژەیەکی کەمتر بەڵام لە سیستان و بەلوچستان ئەو شێوازە زۆر بەزەقتر دیارە دیاردەی بە بیابان بوون لەوێ زۆرە زۆربەی خەڵکەکەی بەهۆی نزیکبوونیان لە سنووری ئەفغانستانەوە تووشی مادە هۆشبەرەکانە بن ئەوێ بۆتە دەواازەیەک بۆ هێنانی مادە هۆشبەرەکان بەگشتی ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەتوانین بڵین ناوچەیەکی زۆر پراوێز خراوە و سیستەمی خوێندنیش ئێستا بەو شکڵەیە و منداڵانی کاریش لەوێ ڕێژیان زۆرە بێت ڕۆژ بە ڕۆژ بێگومان بە ئەم بابەتە ببینین دواتریش بەردەوام بین لەسەر بڕگە و بابەتەکانی دیکەی بانی 24 لە ئێران دە لە سەدی منداڵانی بێبەش لە خوێندن خەڵکی پارێزگای سیستان و بەلوچستانن بە گوێرەی ئەو ئامارانەی ناوبەناو لە زاری بەرپرسانی ئێرانەوە بڵاو دەکرێنەوە ژمارەی ئەو منداڵانەی لە وڵاتەدا دەرفەتی خوێندن لە دەست دەدەن ڕووی لە زیادبوونە و بەشێک لە پارێزگاکانیش لەوانە سیستان و بەلوچستان پشکی شێریان بەردەکەوێت زۆرینەی قوتابیانی سنووری پارێزگای سیستان و بەلوچستانی ئێران بەهۆی کەمی قوتابخانە و نەبوونی مامۆستا و نەبوونی سێرڤسی هاتوچۆوە ناچارن ڕێگای دوور بپێون بۆ ئەوەی منداڵانی چەندین گوند لە قوتابخانەی گوندێکدا کۆ ببنەوە نوێنەری شاری چابەهاری پارێزگای سیستان و بەلوچستان لە پەرلەمانی ئێران دەڵێت هۆکاری بەرزبوونی ڕێژەی دەست هەڵگرتنی منداڵانی ئەو پارێزگایە لە خوێندن گرفتی هاتوچۆی قوتابیانە معینەدین سەعیدی دەڵێت لە هەر 100 قوتابی 40 کەسیان ناتوانن بڕیارنامەی کۆتایی ئامادەی بەدەست بێن و نزیکەی 10% ئەو منداڵانەی لە سەرانسەری ئێراندا دەرفەتی خوێندن لە دەست دەدەن خەڵکی پارێزگای سیستان و بەلوچستانن ئاشکرایشی کردووە زۆرینەی ئەو کەسانەی لە پارێزگاکەدا دەرفەتی خوێندنیان نەبووە کچن پێشتر ناوەندی توێژینەوەکانی پەرلەمانی ئێران لە راپۆرتێکدا ڕایگەیاندە بوو ژمارەی گشتی ئەو کەسانەی لە ساڵی خوێندنی 2015-2016دا لە سەرانسەری ئێران دەرفەتی خوێندنیان نەبووە 777,826 کەس بووە ئەو ژمارەیە بۆ ساڵی خوێندنی 2021-2022 زیادی کردووە بۆ 911,272 کەس واتە لە ماوەی 5 ساڵدا 17% منداڵانی ئێران لە خوێندن بێبەش بوون هەر لەم دوایانەدا هادی موسەوینی پسپۆری ناوەندی توێژینەوەکانی پەرلەمانی ئێران ڕایگەیاندە بوو 14 ملیۆن منداڵی ئێرانی لەو بنەماڵانەدا دەژین کە ناتوانن کەمترین سەبەتەی خۆراکی پەسەندکراوی بانکی جیهانی بۆ منداڵەکانیان دابین بکەن هەندێک مەترسی یاخود بۆ نمونە نەخوێندەواری بڵاوبوونەوەی نەخوێندەواری یاخود تاو نەکردنی قوتابخانە ئەمانە هەمویان مەترسین وەکو نەخۆشیوان لەگەڵ ئەوەشدا جیهان هەر بەرەوڕووی چەندین لایانی دیکەشە بێتەوە لەوانە نەخۆشی شێرپەنجاکە ئەویش بۆ خۆی نەخۆشیەکە کە چەندێک هەوڵی بۆ بدرێ بودجێ بۆ تەرخان بکرێ بۆی کە دەرمانی پێویستی بۆ دابنرێ بەڵام هەر زیاتر و زیاترە بێت بەداخەوە بەوەی پیسبوونی ژینگەوە ئێمە هەموو کاتەڵێن بەیانیان وزەیەکی باش و بابەتێکی سەرنجڕاکێش بۆ واخینە ڕوو هەڵبەت نابێت چاوپۆشی بکەین لە هەندێک بابەت کە هەن کە ڕاستی ژیانن ئەویش ئەو نەخۆشیانە تا لەم ڕێگەیەوە لەم
بابەتانەوە ئێمە زیاتر هۆشیار بین لە پاراستنی ژینگەکەمان لە پاراستنی لایفستایلمان واتە شێوازی ژیانکردنمان لەو خواردنانەی خۆین لەو سترێس و هەڵچوون و داچوونەی کە ڕۆژانە بەرەو ڕوومانە بێتەوە چونکە دواتر کاتێکە تووشی نەخۆشیەکە بین خوا نەخواستە یاخود کە ئامارەکان بەرزە بێتەوە ئیدی چارەسەرەکان قورسترە بن لەگەڵیا. بەڵێ جا وەک ئاماژت پێکرد نەخۆشی شێرپەنجە یەکێکە لەو نەخۆشیانەی کە ڕێژەی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیەش ڕۆژ بە ڕۆژ لە ئامارەکانە ئاماری بەرزترە بێت و خەڵکی زیاتریش تۆمارەکرێت. جا کێشەکە لەوەیە هەژە کێشەکە ئەوە دەرەخات کرد نازانن بۆ ئەم کەسە تووشی هۆکاری توش بوون بە شێرپەنجە ئەمەندە زۆرە نازانی بە تایبەتی بە چه هۆکارێک تووشە بێت ئسترێسا خواردنە ژینگەیە ئەبێ کات من ببوورە لەگەڵ ئەوەی کە هەندێک جار بە مەدانیشم کردو پرسیاری ئەوم لە دکتۆرەکان کردووە ئەڵێ ڕاستە ئێمە نازانین سەرچاوەیەکی دیاریکراوی چییە بەڵام بە هۆکاری سەرەکی گەورەترین هۆکاری پیسبوونی ژینگە ینی ئەمە هۆکاری سەرەکیەتی و ئەزان بەڵام ئاهل لە چ ڕێگەیەکەوە چۆن ئەو کەسە تووشە بێ ئەمە تۆزە وردەکاری زیاتریە بێت ئەڵە دروستە هەر تەنانەت کێشەی ئاسایشی خۆراک پەیوەستە بە ژینگەوە کێشەی کەش و هەوا هەر بابەتی ژینگەیە ڕەنگە کەسێک بەهۆی بڵاوبوونەوەی ئەو گازە ژەهراویانەی کە لە ئەنجامی ئەو کارگە و کارخانانەی کە هەیە خەڵک تووشە بێت هەنێک کەس بەهۆی پیسبوونی خاکەکەەوە کە دواتر ئاسایشی خۆراک تێکەدات و بەهۆی بەکارهێنانی ئەو پەینەکیمیانەی بۆ ئەم سەوزەڵاتانەی کە ئێستا هەیە بەکارێن ئەزانی هاژە پێشتر من بەبیرم دێت نزیکەی 15 ساڵ لەمەوە پێش باسیەوەیانە کرد کە تەماتێکیان نەخواشتێکیان ئەو کاتە ئەیانوت تەماتەی جاران چەند خۆش بوو خیاری جاران چەند ئەبێ ئێستا چی بڵین چون ڕۆژ بە ڕۆژ ئەو خۆراکانی کە ئێمە دەستمانەکەوێت دەستی سروشتی کەمترتیا دەستی کەمتر ئۆرگانی ئەتوانین وا بڵێن بڵێ هەموو ئەمانە باسمان کردمان لە ژینگە دواتر مرۆڤ کە تووشی هەر نەخۆشیێکیش ئەبێت هاژە لە 150 بۆ 60 پزیشکان ئەڵێ ئەبێ بگەڕیتەوە بۆ ناو ژینگە بە ئەنجامدانی چۆنەڵ وەرزشکردن لە ناو هەوایەکی پاک شاخەوانیکردن هەڵمژینی ئۆکسسیجینێکی باش بوونی دار و درەختۆ ئەو ئۆکسسیژینە لە دار و درەختەکە وەربگری کاتە هەر نەخۆشیێک ئەمە لە ژینگەوە تووشە بین بۆ ئاشت بوونەوەمان لەگەڵی دیسانە بچینەوە ناو ژینگەوە ژینگە بپارێزین خۆمان یەک بخینەوە لەگەڵ ژینگە بێگومان چونکە پێویستمان بەوا بێتەوە کە هیوایەک پیا بکەینەوە ئەویش لەگەڵ سروشتا بەشیکین هەڵبەت باشترە هەروەک چۆن لە مەکسیک توشبوانی نەخۆشی شێرپەنجە گروپێکیان دروست کردووە و ئەچنە سەر بەرزترین لووتکەی شاخی ئەو وڵاتە نەخۆشەکان ئەڵێن کە شاخەوانی فاکتەرێکی بەهێزە بۆ ئارامبوونەوەی دەروون و باشبوونی دۆخی تەندروستیان ئارامکردنەوەی دەرونی نەخۆش هۆکارێکی گرنگە بۆ چاکبوونەوەی بەم دروشمە پزیشکەکانی هەرێمی ئێلپیکۆی مەکسیک توشبوانی شێرپەنجە دەبنە شاخەوانی تا بەسەر بەرزترین لووتکەی مەکسیکدا سەرکەون توشبوانی شێرپەنجە سەرەتا لە بناری چای ئۆریزابا کۆ دەبنەوە و چادر هەڵدەدەن تا خۆیان ئامادە بکەن دواتر جلوبەرگی گەرم لەبەر دەکەن و دەست دەکەن بە سەرکەوتن بۆ لووتکەکە هەرچەندە بەهۆی تەندروستیانەوە زوو ماندوو دەبن بەڵام چێژ لە کەش و هەوا پاکەکە وەردەگرن و دڵخۆشن کە تەزلەملانەی سروش دەبن کە پێیان وتم تووشی شێرپەنجە بووی ناخۆش بوو بەلامەوە بەڵام بڕیارمدا بە بەهێزی بەردەوامی بە ژیان بدەم ئەم ڕۆژ هاتووم بۆ سەرکەوتن بەسەر ئەم لووتکەیەدا دەبێت نیشانی پزیشکەکانی بدەم بەهێزم بڕیاریشم داوە ئەوەی ژیان پێشکەشم دەکات چێژی لێوەرگرم توشبوانی شێرپەنجە بەڕیز بە شاخەکەدا هەڵدەگەڕێن و نزیک لە یەکتر دەمێننەوە تا ئەگەر کەسێکیان دۆخی تەندروستی تێکچوو یارمەتی بدەن و ڕزگاری بکەن ناوبەناو لە گەشتەکەیان و چان دەدەن و خواردن و خواردنەوە دەخۆن گاڵتە و قسەی خۆش دەکەن چونکە ئامانجی ئەوان لە بیرکردنی نەخۆشیەکەیان و هەستکردن بە ئاسوودەییە ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بێت ئێمە پرۆژێکمان بۆ توشبوانی شێرپەنجە لە مەکسیک دروست کردووە بە ناوی لووتکەی هیوا بەداخەوە زۆرینەی توشبوان گەنجن و لە خوار 30 ساڵەوەن هاتن بۆ ئێرە هەم چێژیان دەداتێ و هەم سوودی تەندروستی هەیە بۆ توشبوان چونکە هەوای پاک هەڵدەمژن پزیشکەکان باز لەوە دەکەن هەوای پاک و سروشتی کاریگەری ئەرێنی هەیە لەسەر توشبوانی نەخۆشی شێرپەنجە و یارمەتی کەمکردنەوەی نیشانەکانی ئەو نەخۆشیە دەدات دەبێتە هۆکارێکیش بۆ ئارامکردنەوەی لایەنی دەرونی نەخۆشەکان
کۆمەڵناسی زانستێکی زۆر بەرفراوانە یەکێکە لەو کانەی کە زۆرترین بایەخی پێ ئەدرێت لەبەرەوەی چۆن پزیشک پێویستە بۆ نەخۆشیەکان هەبێت پێویستیش بەلایانی دەرونی و کۆمەڵاسیەکە تا ئەو کێشە و گیر و گرفتە کۆمەڵایەتیانەی کە هەیە بە شێوازێکی دروست و ستانداردە گیانەکان ڕێک بخرێتەوە. تەوەری تایبەتی ئەمڕۆی پرۆگرامەکەمانم باس و خواسا بێت کە لەگەڵ بەڕێز دکتۆر فەرەیدون ڕەحمانی مامۆستای زانکۆی یۆرێک لە تۆرنتۆی کەنەدا و پسپۆری کۆمەڵناسی و مافی مرۆڤمان لەگەڵ دەبێت میوانێکی زێدە ئازیز بەخێر هاتی دکتۆر باش هیوای بەیانێکی پڕ لەوزەت بۆ ئەخوازم خۆشحاڵم لە خزمەتان بەیانی ئەوەیش باش سپاسانەکەم بۆ داوەتەکەتان سپاس بەخێر هاتی دکتۆر باسی کۆمەڵناسیە باسێکە کە مرۆڤ ئەوێت کەم و کوڕەکانی خۆی بناسێ بێگومان لە شوێنێکا کە کێشە بێمە ناگەڕێنەوە بۆ قسەکانی ئەرستو و ئەفلاتون و سوقرات کە لە سەرەتاکان چۆن بیریان لە کۆمەڵناسی کردوتۆ چی هەبووە لەبارەی کۆمەڵناسی بۆ مێژۆ دوورە ناگەڕێنەوە بەڵام ئەگەر باسی زانستی کۆمەڵناسی بکەین هەڵبەت گیر و گرفتێک هەبووە هەڵبەت کێشەیەک هەبووە بۆیە بیر کراوەوە بە زانستێک هەبێت ئەو کێشەیە چارەسەر بکات ئەو کێشە بەربڵاوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆنڵت لە چوارچێوەی ئەوەیە کوردستانی تایە ئەو کێشە بارزانە چین کە دەسەخرێتە سەری لە ناو کۆمەڵگەی کوردیا هەیە بەڵێ سپاسانەکەم بەڕاستی کەمتر لە 200 کۆمەڵناسی لە فەلسفەی کۆمەڵایەتی و فەلسفەی مەحز خۆی دابڕیوە بە تایبەت کاتێکە دوورکایم لە باسی خۆکوشتن یا جنس سوسایدی کرد یا خۆکوشتن دەستی پێکرد بە هەڵسوکەوت لەگەڵ کێشە کۆمەڵایەتیەکانی ڕۆژی خەڵک بەڵام ئێمە لە کوردستانەوە بەداخەوە هێشتا لەو ئاستەماوینەوە پاشی نزیکەی 200 کۆمەڵناسانی کورد زۆرینەیان هێشتا لە شوێنی باسی فەلسەفی کێشە کۆمەڵایەتیەکانن یعنی ئەلعان کۆمەڵناسی لە دەرەوەی وڵات بووەسە ئینتەردیسیپلینەری یا کراس دیسیپلینەری یعنی التقاطی و بینابینی یعنی لە بەشە جیاوازەکان پێکەوە ئیشەکەن کۆمەڵناسیەکی مدرن بە ناوی کۆمەڵناسی بینابینی لە بینی بەشەکان و کێشەکان و دیسیپلینەکان دەست پێ دەکاتەوە کێشەکانیش بەڕاستی یەک ڕنگ نەماون کێشە کۆمەڵایەتیەکان ئەلعان لە دنیاوە یەک چارەسەری نییە یەک لەتیچی نییە یعنی دایڤەرسیتی لە کێشەکان لە دروستبوونیان هەیە دایڤەرسیتی یا تەنەوع لە چارەسەرکردنەکانی جیان هەیە بەبوونی ئەوە کۆمەڵناسان دەبێ خۆیان تەجهیز بکەن بە تەکنۆلۆژیا و ئەبزار و وەسائلی بۆ ئامادەبوون بۆ چارەسەری وە پێشنەیارکردنی چارەسەری کێشەکان ئەوەیە کە کۆمەڵناسی سنەتی دەیان ساڵە لە مردندایە کۆمەڵناسی ئەمڕۆ ئێمە ئەگەر مادارنایزی نەکەین یعنی نوێی نەکەینەوە تازی نەکەینەوە بە فکرێکی مادرن یا شێوازێکی نوێ بەڕاستی کۆمەڵناسی دەمرێت ئەوە مۆزوعێکی زۆر گرنگە من زۆر لە سمینار و بەحسەکانی کوردستان بە تایبەت کاتێک لە کوردستان مردووە ئەو بابەتە خەریکە بەڕاستی خەریکە من لەگەل زۆر لە پرۆفسۆرەکانە و دانیشتین قسەمان دەکرد من لە بیرمە 2010 وەکی پرۆفسۆری کۆمەڵناسی لەلایەن دکتۆر ئەحمەد دزەیەوە داوەت کرام هاتمەوە لە سەلاحەدین ئیشم دەکرد ئەو کاتە بە هەندێک مامۆستایان وتم کە فەلسفە و کۆمەڵناسی ئەگەر چارەسەر نەبێت دەمرێت ئەلعان ئەمڕۆ بەشی فەلسفە وا دیارە بە من وتیان تەلەبەی نییە کۆمەڵناسی 8 تەلەبەی هەیە کۆمەڵناسیەکە 200 تەلەبەی بوو یعنی ئەوانە تقریبا 20 ساڵە 30 ساڵە لە 1970کان و 1990کان لە دەرەوەی وڵات شتێکی تایبەت بە ناوی کۆمەڵناسیە مەحز نەماوە یا ئەلعان بەشی ئێمە لە بواری ژنان و مافی مرۆڤ و نەتەوە و فدرالیزم و لەسەری ئەتنیک ماینۆرەتی و کەمینەکان و ئەو جۆرە شتانە بەشێک دروست بووە بەشێکی کە ئێمە دروستمان کردووە لەسەر ڕیسیزم ڕەگەزپەرستیە بە تایبەت کۆمەڵناسیەکی مربوط بە ڕەگەزپەرستی و هجرە و مهاجرەت و ئەوانەیە یعنی شتێکی بەناو کۆمەڵناسی ماز
زۆرینەی زانکۆکان نەماوە هاروارد تماشا بکە یۆرکی کانادای ئێمە تماشا بکە یوافتی تماشا بکە ئاکسفۆرد تماشا بکە شتێکی وان نەماوە دکتۆر لای ئەوان کە نەماوە واتە کۆمپلێت بووە لەو ڕۆوە ئەیکە لای ئێمە نەماوە لەبەرەوەیە کە کەسانێک نین ینی کاری بۆ بکەن داینەمۆیەکی نەماوە بۆ نمونە تەلەبە نەماوە لە کۆمەڵناسی ئەمەش بڵێم لە دیدی ئێوە کە کتێبەکان نووسیوە لەسەر ئەم بابەتە بەستوتانەتەوە بەم دۆخەوە کۆمەڵگە سەربانیەکان ژینگە تا چەند کاریگەری هەبووە لەسەر نەمانی ئەوانی کە باست کرد هەڵبەت پرسیارەکەم دوو لایەنە بوو یەکەم ئەوەی کە لە ئەوروپا و لە جیهانە مۆدێرنەکە کە نەماوە لەبەرەوەی کۆمپلێت بۆ تەواوە یان لە ئێرە کە لە ڕۆژهەڵاتە لەبەر چییە کە نەماوە کێشەکان زۆرن یەک ئەوەیە کە ئاگبرن کۆمەڵناسێکی ئەمریکایی ئەیوت کاڵچرال لاگ یا تەخیری کولتوری و تەخیری گەشەپێدان لە هەندێک حتا لە ئەمریکاچ ئەوە هەیە بەشێک دەڕواتە پێشەوە بەشێک دوا دەکەوێت یا دوا دەمێنێ یعنی لە جێگەی خۆی دەمێنێ ئەلان من پێم وایە ئەو گەپە یا ئەو تەخیرە لە ناو کۆمەڵناسانی کورد زۆر ماوە یعنی مامۆستاکان هێشتا ئەو مەلزەمە و ئەو نووسین و ئەو خوێندنەوە و ئەو کتێبەکانی خۆیان کە 30 ساڵ لەمەوە پێش نووسیوە علیوەردی 1967 و 68 باسی کردە هێشتا ئەوە دەگەڕێننەوە ناو ئەوە ڕۆژت نزیکە نیو قەرن ڕۆژت ئێمە دەبێت بگەڕین بزانین بەحسە تازەکان بە چه مدل و تکنیکی تازە توانین هەڵسەنگاندنیان بکەن مەسلەی ژینگەکە و جەنابتان باستنتان کرد ئەلان بە مەسئلەیەکی ئەساسی بنەڕەتیە مافی مرۆڤ یەکێ لە کێشەکانی ژینگەیە ژینگەیەکی سالم ئەوە مافی مرۆڤە کۆمەڵناسی ئەلان ئێمە من قسمێکم دروست کرد خەریکین دروست دەکەین بۆ تەلەبەی ماستەر و دکتۆرا ئیتر ناوی باسی مافی مرۆڤ نییە باسی مافی مرۆڤین رخنەگیرانەیە critical human rights ئێمە باشی human rightsمانە کرد مافی مرۆڤ ئەلان باسی لە ساڵێکی دیکە ئێمە قسمێکمان هەیە بە ناوی critical human rights یعنی ئەوەیە کە شێوازیە لەنزیە شێوازی تێڕوانین و هەڵس و کەوتکردن لە مافی مرۆڤ لە بواری بە شێوازێکی ڕەخنەگیرانەیە United Nation مافی مرۆڤ بەرچاوەگرێ بەڵام شێوازێکی ڕەخنەگیرانە پرسیاری شەخینە سەر ئەوە چۆن پەیوەندی بدەین لەگەڵ ژینگە ئەوە مەسلەیەکی گرینگە چۆن پەیوەندی بدەین لەگەڵ منداڵان جۆر چۆن ئەتوانین پەیوەندی بدەین لەگەلی بیر و باوەڕی حکوومەتەکانی دنیا بەڵێ دکتۆر هەر بۆ ئێمە بەستی منەوە بوو لە سەرەتاوە کە دەستم پێ کرد ئەرستۆ باسی تەنەوەعی دەوڵەتەکانە کات لە فەلسەفەکانی بۆیش هەر باسی ئەوانم کرد ئەوە خۆت ئاماژە بەوە ئەدەی جەنابێت کە ئێمە هێشتا لەو زمانی فەلسەفەیە ماوی یانی شتی نوێ نەهاتووە ئەوەی کە هەیە هی کۆنا و لە زانستی سۆسیۆلۆژی گرنگە کە تۆ بەرەو پێشەوە چی چکە کۆمەلگا ڕۆژ بە ڕۆژە چێتە پێشەوە کێشەکانیش کێشەی نوێ دێتە پێشەوە ڕەنگە هەندێک کێشە هەبێ لە کۆمەلگا ئێستا هەیە ئەو زمانەی کە سۆقراتەوە هەر باسیشی نەبووە یان هەنێ یاسا هەیە لە یاساکانی حەموڕابی کە بۆ مافی مرۆڤە هەرو یاسانەیە کە نووسراوەتەوە ئێستا تۆزە گۆڕانکاری تیاکراوە دەمەوێت پێم بڵیت کە نووسینی کتێبێک لەسەر ئەو بابەتە فراوانە چەندە مرۆڤ ماندوو ئەکات و چەندە پێویستە کەشتی نوێ و تازەی تا بێت کە هەزم بکرێت لە بەرامبەرەکەوە لە کەسی خوێنەرەوە نووسین بە تایبەت دەبێت بە ئینگلیزی دەڵێن evident base یعنی بە پێی فەکتورە عینی و واقعیەکان ببێت یەک نووسینەکان فەلسەفەیش ببێت دەبێت بەڕاستی من ناڵێم ببێتە پۆزیتیڤیزمی ئاگۆست کۆنت کە دەڵێ هەموو شتێ و بە شێوازێکی مادی سەیری بکەن دەبێت بیبینی و تاهینی بکەیت سوبجکتیڤی و زێهنیش هەیە لە ناویە بەڵام بەڕاستی مۆزۆ ئەوەیە کە لەسەر عەرزی واقع ئەو شتەکە ئەلان وەزعی دنیا هەیە و کێشەکان هەن دەبێت چابەرچاو بگرێت نەبڕۆینە ناوم یوتۆپیا و مەدینەی فازڵە و فکری بیر و باوەڕ من لەگەل هەندێک مامۆسام من مدیری پرۆگرامەکەم بەڕاستی بە دوات چوونەوە ئەەکەم کە ئەو محازرەیە کە دەڵێن بەڕاستی پەیوەندی بوێ لەگەڵ مۆزوعەکان و کێشە دروست نەکات
ئەو تەداخل نەکات لە بەحسی مامۆستایەکی دیکە لە هەم بوارەوە یعنی سێ مامۆستا هەمان مۆزۆ بە هەمە تەلەبە بڵێنەوە نەنێ دەبێ مەرز دابنین بەڵام بەڕاستی ئەو زەحمەتی زۆری دەبێت لەبێ ڕسەرچ بیست بێ یعنی لە بە پێی لێکۆڵینەوە بێ من هەندێک بە مامۆستاکان دەڵێم لە زانکۆی یۆرک ئەو ساق تاکسیە هەندێک جار کۆمەلگای خۆی باشتر دەناسێت لە مامۆستای کە دەرگای خۆی قەپات کردووە کافی خۆی دەخوات و لەسەر کۆمپیوترە باشە بەڵام تو دەبێ بڕۆیتە ناو کۆمەلگا بڕۆیتە ناو بازار بڕۆی لەگەڵ خەڵکا دانیشی ئەوەیە کە کۆمەڵناسی دەبێ ببێتە تێڕوانین لە ئەسەر ئەرزی واقع هەڵس و کەوتی ڕۆژانە لەگەڵ کێشەکان و کۆمەلگا و خەڵک من ئەو کتێبە کە نووسیومە کۆمەلگای سەربانی بە ئینگلیزی نووسراومە لە 2010 لە بیرمە لێرە باسم دەکرد تا 2021 کە بەڵاو بووە نزیکەی 9 ساڵ لەسەری ئیشم کرد بەڕاستی کۆمەلگای سەرخانی یا ڕوفتاپ سوسایتیز ببوورە ناوەکەی ناونیشانی کتێبەکە زۆر سەرنجڕاکێشە ئەمە چۆن نتوانێت ڕنگدانەوەی لەسەر ئەم تەوەرە گرنگە هەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستامە بەس چییە لە کۆمەلگای سەربانیەکان ینی تۆ وێنات کردووە بە چی لە بواری معماریەوە زۆرینەی خانووەکان فلەتن سەقفیان هەیە خەڵک دەتوانێت لەسەرەوە لە هۆرامانە تماشاکە لە زۆر وڵاتەوە سەربان ئەوێتە بەشێ لە ژیان دەڕۆیتە سەرەوە کە گەرمایی ژوورەوە عزیەتت نەدا خواردن نەبیتە سەرەوە لەگەڵ هاوساکان تا هەڵس و کەوتەکەی دەبێت لەگەل بەرادەر و کچی هاوساکەت قسە بکەیت لەسەر شەقامە ئیزنت نییە سەتلایتەکان دەبنە سەربان لە ژوورەوە کاتی سەدام کەناڵی ڕئیسی لە پێشەوە بوو کەناڵی نەهێنی بە سەتلایتێکەوە لە ناو منبعاوەکە دەڕۆیشتە ناو ژوورەوە لە بیرمە 1939 کاتێ ڕەزاشای ئێران مەمنوعی کرد کە حجاب بکرێتە سەر هەندێک خەڵکی سنەتی بوون دەڕۆنن بە حجابەوە سفرەی حەزرەتی عەباس و نازامچیان دەبردە سەرخان ئینقلابەکەی ئێرانیش من ناوم نیاوە ئینقلابی شۆڕشی سەربانی بۆ کە لە سەربانەوە لە بانگی مزگەوتەکان خوێندنەوەی قسەکانی خومینیان داهاوردووەوانە ئێعدامەکان لە سەربان بوون زۆر چت لە سەربانە دەبێتە ئەوەیە کە ژیانێکی دووفاقی لەسەرەوە و لەسەر شەقام ینی پارادۆکسێک هەیە لە بینی ژیانێکە لە ناو ماڵە و لەسەر سەربانە ئەوەی سەربانە حقیقەتەکەی و ئەوەی لە ناو ماڵە شتێکی تر دەبێتە ئایدنتیتی هاید ئەوەیە کە من شوێناسی خۆم لەسەر بانەوە شێوازێکە لەسەر شەقام جیایە ترسێک هەیە کە مێژوویە شەڕی ڕۆژەڵاتی ناوەڕاست بەڕاستی هەموو کات بەداخەوە بە شەڕ و پێکدادان و دژایەتی و بینی دینەکان بینی نەتەوەکان بینی وڵاتەکان ئەوە هەزاران ساڵە هەیە لەو ترسە ببوونی ئەوەیە کە سرم نەبڕن نەمکوژن بەشەکەم نەخۆن مافەکەم پەشیل نەبێت هەمووی ئەوانە من شێوازی ژیانەکەم دووفاقی دەبێت تۆ لە من دەپرسی شیعە سونی ئەترسم بڵێم دەڵێ مەسیحیت یا یەزیدی ئەترسم بڵێم نە لە کوردستان لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە کە ئەو ترسە لە نیشاندانی و شێوناسی خۆت لەسەر شەقامە دەبێتە هۆی ئەوەیە کە ئەو گەپە دروست ببێت پارادۆکس دەبێت دووفاقەیی دەبێت دکتۆر بابەتەکە زۆر هەڵاگرێ زۆر حەزەکەین هەریەکەمانیانی لەسەر بابەتەکە گفتوگوی زیاتر بکەین بەڵام پێم خۆشە باسێکەوەمان بۆ بکەی کۆمەلگای کوردی کە ساڵی دواکەوتووە درەنگە بۆ ئەو بابەتە چارەسەرەکان چین بۆ ئەم دەرد و عیلەتە قورسە کە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشی پێوە ناڵێنەوە بۆ کوردستان ئێستا چارەسەرەکە چییە؟ من باسی ئەو من نەکرد کۆمەلگای کوردی دواکەوتووە بەڕاستی لە زۆر بوارەوە کوردستان بە تایبەت باشوور زۆر پێشکەوتووە لە بواری کولتوری و بەڵام دکتۆر یەکشت هەیە لێرە ڕۆژهەڵاتی ناوە کۆمەلگای کوردی ئەتوانم بڵێمیان کۆمەلگای ڕۆژهەڵات بووینە بە دوو بەشەوە ئەوەی کۆمەڵناس بێ هەست بۆ بابەتاکات ئەگەر کەسانێک وەکو ئێمەش بێ بەردەوام لەگەڵ کۆمەلگابین بووینە بە دوو بەشەوە بەشێکمان زۆر ڕەش بین بەشێکمان زۆر گەشت بین بەشێکمان هەمیشە مشکلاتمان هەیە و کێشەمان هەیە بەشێکمان زۆر بۆمان ئاسایی ئەڵێن هیچ نییە حەلە بێ و زۆر ئاسانە جا اینجا جەنابەت درێژەی ئەو کێشە لە هەموو شوێنێکەوە هەیە یعنی بەڕاستی ببوونیەوە ئەلعان ئەمریکا دوو قوتبە بەشێکی کۆنزەرواتیڤە بەشێکی دموکراتە بەشێکی سەر بە ترامپە بەشێکی سەر بە ئۆبامایە
یعنی ئەوە شتێکی تەبیعیە لە ئیسرائیلی جەوایە دووفاقیە لە ئێرانی چەوایە لە پێم وایە لە زۆربەی وڵاتە عەرەبیەکان و هین هەیە ئەوە شتێکی نۆرماڵە بە پێی من بەڵام تەحلیلی کۆمەڵناسی یا ئانالایزی کۆمەڵناسی بەڕاستی نابێ بکەوێتە ئەو داوە کە چون من نزیک بە ئەم حزبم یا ئەم گروپم یا ئەو شێوازە بیر و باوەڕەمە دەبێت تەحلیلەکەی منی جوابێت قەت ئێمە ناوێت ببینە ئەو بکەوینە ئەو داوە دەبێت کۆمەڵناس دەبێ بڕیارێکی زانستی بە پێی فەکت و لێکۆڵینەوە بڕیاری خۆی بدات ممکنە خلافی قسەکەی خۆی بێ کارل پۆپر دەیویست ئەگەر یەک فەکتوری نمونە ببێ لە کۆمەلگا دژی قسەکانی تۆ ئەوە هێشتا وینە یعنی قازانجە بۆ ئەوەیە کە تۆ لە کۆمەلگا دەستت کەوت کە یەک فاکتر هەیە دژی قسەکەیتەوە ئەوەیش بەڵاو بکەرەوە بەڵام ئێمە لای دەبین یعنی ئێمە سلکتیڤ تێئینەکەین بۆ بە قازانجی خۆمان فەکتەکان کۆکەینەوە ئەنووسی ئەوە دەبێتە کە تۆ بڕووی لایەنگری پازیتیڤ بی یا نگاتیڤ بی ڕۆشن بی گەشبین بی یا جا دکتۆر بابەتەکە و تەوەرەکە هەڵەگرێت بە چەندین تەوەر و یاخود دانیشتنی زیاتر گفتوگوی لەسەر بکەین هەڵبەت کتێبەکەی تۆژە توانین ئەگەر بەردەست خوێنەران بێت ڕوونکردنەوەی زۆر باش و بەرچاوی دکتۆر ببینن و لە دیدگای ئەوە هەموو ئەم بابەتانە بخوێنەوە هاوکارانم ئاگادارمانەکەنەوە کە کاتی پرۆگرامەکە تەواو بووە ئێمە خۆشحاڵ بووین کە لە خزمەت تۆیا بووین سوپاس بۆی کە میواندارێکەکە من بە یەک خاڵ ئاماژە بۆ بکەم کە ئەم کتێبە تەرجمە کراوە بە زمانی فارسی و بە کوردی شەمانە خۆشی دکتۆر بە ئینگلیزی نووسیوێتی واتە ئەوانی کە لە هەر یەک لە زمانەکان شارەزان ئەتوانن خوێنەری ئەم کتێبە بن بۆی کە دوجار ئێمە هەر تاکێکین لەناو ئەم کۆمەڵگایە و بزانین چۆن ڕفتارەکەین و ئامانجەکان چیە لەمە پرۆگراممان پێشکەشکردن هەر لەگەڵ میوانمان کۆتایی با پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24 هێنین سوپاسانەکەین کە لەگەڵمان بوون.